دکتۆر یوسف چۆن ئەو بڕیارانە دەبینێت چۆنیان هەڵەسەنگێنێ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەخواستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە هەر کاتێویستیان هەڵبژاردن بکەن هەر کاتێویستیان دوای بخەن بەڵگەت پێ بەڵێ کاکنەوت شیروان کە داوای لە بەردەم دادگای باڵای فدرالی تۆمار کرد دواخستنی هەڵبژاردن مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستان دروستەکە وەک ئەوەی ئەوان کە ترسیان هەیە و بە تایبەتی پارتی کۆنتترۆلی هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی کرد ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان کە من لە سەرۆکاتی پەرلەمان بووم دژی تەمدید بوو و ئامادە بووم هەموو باجێک بم سەرانی عێراق بە شێوەیەکی گشتی هەموو لایەنە سیاسیەکان ینی تەوەجوهاتی قسەکانیان بۆ یەکێتی و پارتیە خۆنیان لەگەڵ تۆ قسە بکەن قیاداتی گۆڕان بە پێچەوانی کاکنەوت شیروان پیریانە کردەوە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان کردی پێم بڵێ ئەمە چۆن هەڵەسەنگێنی یان ئەمە هەر بە فعلی حەق بوو چەند ساڵێک بوو زوڵم بوو دەکرا لە یەکێتی و گەر قسە بکەی پێویستەکات باڵگەت پێ بێت سڵاوتانە بێت و ئەم کاتتان باش من خۆنچەتەهام لە شارپرێسەوە ئەڵلقەی ئەم جارە کۆمەڵێک بابەت کە گرێکدراوی یەکتریە کە لەم ڕۆژانەی دواییە زۆر قسە و باسی لێوەکرێ هەموو هەرێمی کوردستان موچەخۆران و فەرمانبەران و مامۆستایان هەمویان چاویان لە بڕیارەکانی مەحکەمەی ئیتیحادیە دەتوانین ڕوونتر بڵین هەمومان پێکەوە چاومان لە بەغدایە بە ئەوی بزانین دوایین بڕیار چی دەبێ کام بڕیارانە بە سوودی موچەخۆران و مامۆستانی هەرێمی کوردستان دەشکێتەوە و ئایا داهاتوو لە هەرێمی کوردستان هەر بەم جۆرەی ئێستا دەبێت یاخود دۆخی ئەنجام نەدانی هەڵبژاردن و بڕیارێک لەسەر دواکەوتنی هەڵبژاردن دیسان بارودۆخەکە لە موچەخۆران تێک دەداتەوە و دەبێت پەڕەیەکی نوێ لەگەڵ حکوومەتی عێراقا هەڵبدرێتەوە ئەم بابەتانە گفتوگۆی زۆری لەسرە لەگەڵ دکتۆر یوسف سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان و سەرۆکی دامەزراوەی ماس گفتوگۆی زیاترەکەین دکتۆر گیان سڵاو لێبێ سڵاو لێوەش خەت سەرەتا با لەوە دەست پێ بکەم بە شێوەیەکی گشتی بە دیاریکراوینە چکە بە وردی دێینە سەری ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی لە ماوەی ئەتوانین بڵین دوو مانگی ڕابردووە هەتا ئێستا قسەی تیاکەین دکتۆر یوسف چۆن ئەو بڕیارانە دەبینێت چۆنیان هەڵەسەنگێنێ بەناوی خۆی گەورە سپاس بۆیەوە و بۆم دەرفەتە لە ڕاستیە بڕیارەکانی دادگای باڵای فدرالی لە ماوەی ڕابردوو زۆر ئاسایی مامەڵەی کردووە لەگەڵ هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی فدرالی لە چوارچەوەی دەوڵەتی عێراق هەروەکو چۆن دامەزراوەکانی تری دەوڵەتی عێراق زۆر جار ینی کێشەکانیان لەلایەن دادگای باڵای فدرالیەوە یەکلاکرێتەوە جا مەسەلەی پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکانی 2021 بێت یان مەسلەی ئەوەی ئایا بە دوو لەسەر سێ یان بە زۆرینە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ یان مەسلەی نەمانی شەرعیەتی ئەنجومەنی پارێزگاکانی پێشووی عێراق هەر بابەتێکی لەو شێوەیە کە کێشە دروستە بێ یەکێک لە تەرەفەکان ئەڕوا لە بەردەم دادگای باڵای فدرالی داوا تۆمارەکە و دادگا یەکلایەکاتەوە هەر بە هەمان شێوە دادگای باڵای فدرالی لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک کەیسی پەیوەندیدار بە هەرێمی کوردستانی معالەجە کردووە و یعنی بڕیاری لەسەرداوە کە ئەتوانم بڵێم ئەو ژماری ئەو بڕیارانشی کە دادگای باڵای فدرالی لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوو یعنی دەری کردووە لەو کەیسانەی کە پەیوەندیدارن بە هەرێمی کوردستان یەک لەسەر سێی ئەو داوایانە بوون کە چۆتە بەردەمی دوو لەسەر سێی ئەو داوایانەی چۆتە بەردەمی ڕەدی کردوتەوە یعنی دواییش ئەتوانین هەندێک نمونە بێنینەوە جا شێک پرسیار دکتۆر حەز ناکەی تۆزێک زۆر بە سادەیی باسی ئەم بابەتاکەی ینی محکەمەی ئیتیحادی زۆر بە نۆرماڵی کۆمەڵی بڕیارەیە هێندە بە ئاسایی ئەیبینی تۆ یعنی من پێم وایە مادەم ئێمە لە دەوڵەتێکی فدرالیە ژین و ئەم دادگایەکی فدرالیە ئەم شتە زۆر ئاساییە و یعنی من تێگەم ینی دوور نییە هەندێک جار کارتێککردنی سیاسی لە کاری دادگای باڵای فدرالی هەبێ کە ئەتوانم بڵێم دادگا فدرالیەکان بە دوور نین لە پێشکەوتوترین وڵاتەکان و بە دامەزراوەیترین وڵاتەکان بە دوور نین لە هەندێک کارتێکردنی سیاسی بۆ نمونە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دادگای باڵای فدرالی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئێستا محافزکارەکان تیا زۆرینن و هەندێک جار بڕیارەکانیان بۆ ئاراستەیە چونکە ترامپ دوو دادوەری ئەو دادگایە ئەو داینا و محکەمە ئیتیحادیش بە دوور نییە لەم کارتێکردن بە دوور نییە بەڵام پێم وایە بەشی زۆری ئەو بڕیارانەی داوێتی بەپێی دەستور یاوێتی و ئەسڵان بەشی زۆریش ئەوەی کە پەیوەندیدارە بە هەرێمی کوردستان لەسەر داوای
هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ وە بڕیارەکانی لە قازانجی بەرەو پێشبردننی دیموکراسی بۆ و لە قازانجی چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان بۆ دواترینیشان بڕیاری موچە. باشە دکتۆر یوسف، قەت بە مێشکتا هاتووە کە بیر لەوە بکەنەوە محکەمەی ئیتیحادی بیاوێت ئەم بارودۆخەوەکو هەلێک بقۆزێتەوە بۆ نمونە زۆرێک لە بەرپرسە باڵاکانی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی دەڵێن بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی لێدانە لە هەرێمی کوردستان و بەناڕاستەوە خۆش لێدانە لە پارتی بۆ حکومێک کە زۆرینەی بەدەستەوەی لە کوردستانە و هەنگاو ئەنێ بۆ لاوازکردنی قەوارەکە. بۆ ئێوە ئەم هەنگاوانە هێندە بە سادەی ئەبینن بۆ ئەوان بە لاوازکردنی قەوارەکە ئەبینن. ئەزانی یعنی هەگر قسە بکەی پێویستەکەت بەڵگەت پێ بێت. یعنی من کە قسە ئەەکەم بەڵگەت پێ بەڵێ، یعنی مەسەرەن داوا چۆتە بەردەم ئەم دادگایە لەسەر نادەستوری بوونی دامەزراوەکانی هەرێمی کوردستان ڕەدی کردوێتەوە. داوا چۆتە بەردەم ئەم دادگایە لەسەر نادەستوری بوونی بۆ نمونە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم ڕەدی کردوێتەوە. داوا چۆتە بەردەم ئەم دادگایە بۆ ئیلزامکردنی هەرێم بۆی کە ئەبێ دەستوری هەبێ ئللا بێ دەستوری هەبێ ڕەدی کردوێتەوە. و ئەو داوایانی تریش کە کراون یعنی ئینەکە هەیە ینی پندەکە کاڵێ وەلا تەلومونە ئللا ئەنفوسەکۆم، یعنی ئەگەر بۆ نمونە لە هەرێمی کوردستان وادەی پەرلەمانی کوردستان درێژ نەکرایەتەوە وەکو هەموو جارەکانی تر و لە کاتی خۆیان هەڵبژاردن ئەنجام بدرایە، داوا چوو بەردەم دادگای باڵای فدرالی سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان. پرسیارە بێت لە تۆ بکەین بۆ حکومەی جەنابەت ئەو سکاڵات بردوێتە بەردەم دادگای فدرالی. بەڵێ پرسیارێک ئەو داوایی کە تۆ بردە بەردەم محکەمەی فدرالی ئەتوانی پێم بڵێ لە کۆتا بڕیاری ئەوانە چه سوودێک بە هەرێمی کوردستان گەیشت و پێچەوانەکەشی ڕاستە زیانەکەی چی بوو ئەگەر نەکرایە؟ ئەو بڕیاردان لەو داوایە ئیتر کۆتایی ئەهێنەیە بەوەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەخواستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە هەر کاتێویستیان هەڵبژاردن بکەن هەر کاتێویستیان دوای بخەن. ئەمە یەک، یعنی دووەم چکە تۆ خۆت زانی لە 1992 تا بە ئێستا هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان بە مطلقی هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان لە کاتی خۆی ئەنجام نەدراوە. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، هەڵبژاردننی شارەوانیەکان، هەڵبژاردننی جوانی پارێزگاکان، هەڵبژاردننی سەرۆکاتی هەرێم هیچی لە کاتی خۆی ئەنجام نەدراوە. ئەمە حدێک بۆ ئەوە دانێ. تەمان بۆ معلوماتی جەنابەت یەکەم جار کە لەسەر مەسەلەی تەمدید داوا چوو بەردەم دادگای باڵای فدرالی کاکنەوت شیروان کە داوای لە بەردەم دادگای باڵای فدرالی تۆمار کرد ساڵی 2009. بەڵێ لەو کاتۆ ئەم شتە براوە. بەڵێ بەڵام ئەو کاتە هەم داواکە ینی زۆر بە سفتی نەنووسرا بوو، ینی کە قەناعەت بەوام بکە هەر جگەلەوە هەر داواکە هەڵەیتیا بوو کە داواکەی بەردەستی کاکنەوت شیروان هەڵەیتیا بوو. کاکنەوت شیروان چەند پارێزەرێکی گرتووە بۆ ئەوەی کە ئەو داوایە بنووسن و داواکە بە هەڵە نووسراوە، یعنی داواکە ڕۆشتون تیمەکەی ئەوان وەک پێویست داواکە حاصل، ینی ئێستا با من ناچمە تەفاسیلی ئەوە، بەڵام هەر کەسێک ئەتوانێت بگەڕێتەوە سەر ئەو داوای بەس مەبەستم بوو بڵێم کاکنەوت شیروان یەکەم جار ڕۆشتووە تاعنی یاوە لەوەی کە نابێ پەرلەمان درێژ کرێتەوە، چۆنە بێ پەرلەمان درێژ ماوەکەی درێژ کرێتەوە لە بەردەمەوە دادگای. بۆیە یعنی ئەوە کۆتایی ڕاست ئەفونکە ینی قانونیەن لە هەرێمی کوردستانە کە ئێمە هەندێک جار بە دۆخی زۆر نەخوازراوە تێپەڕین هێندە قورسە ئەگەر ئەم پەرلەمانە بۆ ماوەی چەند مانگێک درێژ بکرێتەوە. بەڵێ بە دڵنیاییەوە چونکە نابێت ینی ئەبێ ڕێز لەوادە دەستوریەکانی کاتی هەڵبژاردن بگیرێ و خەڵک کە ئەندامانی پەرلەمان هەڵەبژێرێ بەپی ئەو یاسایی کە پەرلەمانتارانی پێ هەڵەبژێردرێن بۆ 4 ساڵە نە زیاد و نەکەم. ئەتوانی کەمی کەیتەوە ئەگەر قەینان هاتە پێشەوە خۆی هەڵبژاردی پێشوەختە ئەنجامەدرێ، بەڵام نابێت درێژ کرێتەوە لە کوردستان هەڵبژاردننی پێشوەختیشمان قەت نەبووە. سەیری عراقکە ئێمە چەند ڕەخنەمان لە عراقەیە لە وەزعی عراق و گەندەڵی و نەبوونی مؤسسات ئەوانە سەیریکە هیچ هەڵبژاردنێک ئەتەنها هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دواکەوت. تەوان هەر بۆ معلوماتە هەر ئەو دادگای باڵای فدرالی کە نادەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستانی بڕیار لێدا بە هەمان شێوە بڕیاریدا بە نادەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی ئەنجومەنی پارێزگاکان، بەڵام سەیریکە هیچ کاتێک هەڵبژاردننی پەرلەمانی عراق دوانەکەوتووە لە کاتی خۆی نەکردوانەکەوتووە، بەڵکو ئەوان پێشیش کەوتن هەڵبژاردننی پێشوەختەشان ئەنجامدا لە 2021. بۆیە
ئەوە زۆر گرنگ بوو بۆ ئەوەی کۆتایی بەوە بێت و ئێمە ئێستا یەکێک لە دەرەنجامە سیاسیەکانی ئەو بڕیارەش ئەوەیە کە پرۆسی سیاسی هەرێمی کوردستانی ڕۆڕاستەکنەخی پیشاندا. باشە بەس یەک پرسیاری تر ئەو ماوەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بڕیاریاندا پەرلەمانی کوردستانی پێ درێژ بکەنەوە وادەکەی درێژ بکرێتەوە تەمان لەو ماوەیەیە کۆمەڵێک بڕیاری زۆر دەرکرا تەنانەت هەندێک کەس بوونە پەرلەمانتار و کۆمەڵێک یاساش دەرچوو بێگومان هەمویان سەحبکرانەوە چکە بە نادەستوری وەسفەکرێ یاخود باڵین بە نایاسایی ئەمێ دکتۆر یوسف ئەوم پێ بڵێ ئەی ئەمانە چ زەرێکیان نا لە هەرێمی کوردستان یان هەر لە ئەساسا زەرری هەبوویان نەخێر طبعا هەر ئەوەشی کە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی ئەسەری ڕەجعی هەبوو بەوەی کە لە کۆتایی هاتنی خولەکەی ئیتر هەموو بڕیارانەی لە دوای ئەوە دەری کردووە هین بێت بە هەڵوەشاوە حساب بێت لەسەر داوای ئێمە لەسەر داوای بەندە بوو ئەوەش ینی و من پێم وایە ئەکرا ئەوە نەکرێ بەڵێ ئەتوانرا ئێستا هەندێک لەو داوایانی ترکە کران ئەوە بوو کە هەر یەکسەر هینە داوای نادەستوری بوونی تەمدیدەکان پێم بڵێ تۆ بۆچی بە دیاریکراوی وتیشت دەبێ هەموو ئەو بڕیارانە سەحب بکرێن لەبەرەوەی ئیتر ینی هینێک دابنرێ نقطەیەک دابنرێ نەتوانرێ جارێکی تر ئەوە دووبارە بکرێتەوە بەڵێ لە دەرەوەی دەستور و لە دەرەوەی یاسا ماوەکان درێژ بکرێتەوە و يعني مابونی على باطل فهو باطل ئەگەر شتێک لەسەر بینایەکی باطل کرابوو ئەوە باتڵە بۆیە داوای ئەومان کرد و فعلا دادگا يعني ئەوەی ڕەچاو کرد و بەسەری ڕەجعی بوو و ئەسڵەن يعني ئەوە ئەگەر ئەوە جێبەجێ بکرایە يعني هیچ نەبێ هەندێک بۆ يعني بارسووکی لەسەر خەزانەی گشتی ئاهاتەکایەوە هەندێک خەڵک يعني خانەنشین کراون ئەو کاتە ئەو خانەنشینی شمولی ئەوانی ناکرد و لە هەمان کاتیش هەندێک بڕیار دراون يعني ئێستا بۆ نمونە يعني لەو کاتەیە بڕیار درا کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم تەمدید بکرێت یعنی کارا بکرێتەوە ئەو بڕیارە کۆتایی پێهێنراوە ئێستا ئەبێ ینی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردن ئەنجام بە ئەمێ پرسیاری ئەوە بکەم پێش ئەوەی ئەم هەنگاوە بنی بەرەو بەغدا دکتۆر یوسف معروفە هەموو لایەنەکانی ناسن بە یار و نەیارەوە دەزانێت کێ ئەو گەنجەی کە بزوتنەوەی گۆڕان هێنایە پێشەوە هەستیارترین پۆستی لە ناو هەرێمی کوردستانە پێبەخشی کە سەرۆکی پەرلەمان بوو پرسیارەکەی من لەوەیە بۆچی پێش ئەوەی هەنگاوەکە بەرەو بەغدا بنێ هەرچەندیش لەگەڵ تا با بڵێن هاوڕا نەبن بەڵام دەتوانی قسەیان لەگەڵ بکەی بۆ نمونە بۆ لەگەڵ یەکێتی و پارتی ئەم دۆخەت تێنەگەیاندن بڵێ من دەتوانم شتێکی وا بکەم ڕەنگیشە ئەوان لەسەرەوەن هەندێک لە ڕۆیاسایەکەەوە نەیزانن بۆ نمونە تۆ بۆ ئاقارەکانت نەخستنە بەردەم اینجا ئەو خەتۆیە بنی ینی بۆ ئەبێ محکەمەی فیدراڵی بە زمانەکەی خۆمان خزمتر بزانی لەمانی خۆمان جەنابەت و هەموو خەڵکی کوردستانە زانێ کە من لە سەرۆکایەتی پەرلەمان بووم دژی تەمدید بووم و ئامادە بووم هەموو باجێک بم و ئامادە بووم هەموو ئیمتیازێک ڕەت بکەمەوە کە ئەخرایە بەردەمم بۆ ئەوەی تەمدید بکەم ڕازی بم بە تەمدید ئایکەواتە لەو کاتی تۆشە داوا کرا کە درێژ بکرێت بەڵێ بەدڵنیایە و خۆ کێشەی سەرۆکایەتی هەرێم لەسەر چی بوو ینی هەموو خەڵکی کوردستان ئەزانن پێش سەرۆکایەتی من 2 ساڵ بۆ کاک مەسعود درێژ کرایەوە هەر لەو پەرلەمانی کە من سەرۆکی بووم من ئەزانم یعنی بەس تەنها خۆم نەبووم هەندێک خۆت نەبووی یعنی گۆڕانی ئەو کاتە بڕای بەوە هەبوو کە نابێت لەگەڵ تەمدید بین گۆڕانی ئەو کاتە نابێت لەگەڵ تەمدید بین و هەندێک لە هێزەکانی تریش کە ئێمە وەکو سەرۆکایەتی پەرلەمان ڕۆشتین مفاتەحەمان کردن لەسەر ئەو قەزێک کە هاتە پێشەوە ئەو کاتە ئەوانی ژوتیان ئێمە بە مطلقی دژی تەمدیدین بەڵام دوایی نا بە تایبەتی یەکێتی ئەو کاتە بەڵێ یەکێتی و لایەنەکانی تریش لایەنە ئیسلامیەکانیش پرۆژیان هێنا بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی بە شێوەیە کە لە ناو پەرلەمانەوە سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێ ئین سەرۆکی هەرێم هەڵبژێرێ پێویستی باڵبژاردننی گشتی نەبێت لەبەرەوەی کە ئەو کاتە ناتوان هەڵبژاردننی گشتی ئەنجام بدرێت بۆ سەرۆکی هەرێم بەڵام دوایی کێ لەسەر ئەو بیر و ڕای خۆی مایەوە یان نەمایەوە ئەو با خەڵک بڕیار بدە بەڵام شخصی خۆم ئەو کاتە بڕوامەوە بوو کە تەمدید نابێ ئەنجام بدرێت چونکە من لە هۆڵەکانی وانەوتنەوەی زانکۆ ئەوەم فێری خوێندکارەکان کردووە کە پێویستە کات
دەستا و دەستکردنی ئاشتیانی دەسەڵات بێتەکایەوە و مدەکان ڕێزیان لێ بگیرە نەمەتوانی کارێ بکەم کە پێچەوانەی بڕواکانی خۆم بێ ئەو کاتە 2015 پێداگریم لەسەرەوە کردووە و هەر بۆ زانیاری جەنابیشە پێشەوەی کە بیژڕۆ 2022 پێشەوەی بڕۆم بۆ دادگای باڵای فدرالی لە دوو چاوپێکەوتنە بە سەراحەتە من وتومە تەمدید نادەستوریە و ئەگەر تەمدیدی ماوەی پەرلەمان بکرێ ئەوە داوا لە دادگای باڵای فدرالی تۆمارە ئەمە لەو کاتێک کە خۆ سەرۆکی پەرلەمان بووی جگەلەوە نا 2022 بەسکەواتە هیچ بەمێشکتا هاتوو ئەو شتە بکەی پێشەوەی بچیتە بەغدا ئەی لەگەڵ کەسیان مفاتەحی ئەم بابەتت کردن وەڵامی ئەوەمەوێ ئەزانیم ئەوە یعنی وەکو باسم کرد بە شێوەیەکی گشتی من باسم کردووە خۆم لە یەک دوو چاوپێکەوتنیتان چاوپێکەوتنێکی دەنگی ئەمریکا بوو باسم کردووە بەڵام ئەوان خۆیانە بوو بیزانن ئەوەی کە یعنی واز لە خۆیان هێنین تۆ ئەم هەنگاوت نا پێویست ناکە من ئەو هەنگاوە بنێم چونکە من لەو کاتە ئەندامی پەرلەمان نەبووم هیچینێکی ڕسمی و پۆزیشنێکی ڕسمیم نەبووە یعنی هیچ پەیوەندیەکی هێنیشم نییە لەگەڵ هەندێک لەو حیزبانە بەڕاستی پێویست ناکە من ئەوان پێ بڵم من بە شێوەی ئوسوڵی تۆکو هاوڵاتێکی سادە چووی بەڵێ بەدڵنیاییەوە نەگوەکو سەرۆکی پێشووتری پەرلەمان نەخێر هەر لە هینەکەیە لە داواکەشە سێریکەی من وەکو هاوڵاتیەک ڕۆشتوم داوام کردو نەکۆکو سەرۆکی باشەیەک پرسیار ئەگەر دکتۆری یوسف نەبووایە کەسێکی تری هاوڵاتێکی سادە ئەم بیرۆکەی بە مێشکا باتە محکمەی ئیتیحادی هەمان مامەڵی لەگەڵە کرد ئەگەر داواکەی دروست بواە بڵێ ئەگەر داواکەی دروست وایە باچکە سێ داوای تر لەگەڵ ئەو داوایی بەندەیە تۆمار کراون هەر سێ داواکە هەڵم داواکەی تۆ بە شێوازی تیم نووسرا یان هەر خۆت ئەو شتت ڕاستیەکەی ینی من پرسوڕایۆژم بە هەندێک یاساناسی هاوڕێی خۆم کردووە لەو کاتەیە بەڵام خۆم نووسیم داواکە خۆت نووسیت باشە ئێستا لە سەروبەندی ئەویان هەڵبژاردن بکرێ یاخود نەکرێت چکە ماوەیەکی زۆر کەممان ماوە بۆ خۆشە دەزانین لە ماوەی 48 کاتژمێری ڕابردووە کۆمیسیۆن لەلایەکە لە من خەریکی تەواوکردنی کارەکانم هەندێک لە میدیاکان باز لەواکەن کە کۆمیسیۆن ئەسڵەن کارەکانی ڕاگرتووە چونکە ئەم سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ بەغدا بە تایبەتی داوایەکی مەسعود بەرزانی پێ بۆ ئەوەی کە هەڵبژاردن دوا بخرێ جاری پێشە مشتی ئەمەوێ ئەوەم پێ بڵێ دواخستنی هەڵبژاردن مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستان دروستەکە وەک ئەوەی ئەوان کە ترسیان هەیە قەوارەکە لە دەستبن یاخود بە دواکەوتنی هەڵبژاردن نەخێر ترسەکە دروست نابێت بەو خاڵانەی ئێوە دروستە بێت کە دەچن داوا تۆمارەکەن لە محکمەی ئیتیحادی خۆی لە ڕاستیە من زیاترە ڕۆملەوە پێم وایە مانەوەی ئەم شێوازی حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەوەی هەر یەکێک لەم دوو هێزە هەر کاتێک حەزیان کرد نێڵن هەڵبژاردن بکرێت ئەتوانن ڕێگری بۆ هەڵبژاردن دروستکەن و هەرێمی کوردستانیان دابش کردو بەسەر دوو زۆنە ڕاستە یعنی توندی ئەم دوو زۆنیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازە پەیوەندی بە طبیعەتی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و طبیعەتی هێزە سیاسیەکانەوەیە بەڵام مانەوەی ئەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان مەترسیە لەسەر داهاتووی هەرێمی کوردستان ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان منە مێزاترە مەڕوونکەمەوە یعنی بناغەی دروستبوونی ئەم هەرێمە دووشتی سەرەکی بوون زۆر شتن بەڵام دووشتی سەرەکی یەکەم ناڕەزایەتی خەڵک لەوەی لەژێر دەسەڵاتی حیزبی بەعسا بژی و کۆڕە و ڕەوی ملیۆنان خەڵک لەوەی کە ئیعلانیان کرد ئەوان ئامادە نین لەژێر دەستی حکمی بەعس بژین ئەمە وای کرد کە ینی پێینی دووەم ئەساسی دووەمی دروستبوونی هەرێم بێتەکایەوە کە دەستێوەردانی نێودەوڵەتی بوو کە کۆمەلگای نێودەوڵەتی ئەو ملیۆنان خەڵکەی بینی کە نایانوێت لەژێر دەستی بەعس بژین هاتن دەستێوەردانی مرۆییان کرد بڕیاری 1688یان دەرکرد کە مانگی پێشوو ئێمە ساڵیادی ئەو بڕیارەمانە کردەوە و لەوە پرۆژەی پرۆڤایت کۆمفۆرد و ناوچەی جەفرین و ئەوانیان هێنایەکایەوە و ئەمە بوو بە دوو بنەمای سەرەکی دروستبوونی هەرێمی کوردستان کە ئێستا هەردوو بنەماکەی لە دەستیاوە یەکەم ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان شەرعیەتی خەڵک و شەرعیەتی پشتیوانی خەڵکی نەماوە بەچی منەمە سەلمێنم بە دابەزینی بەردەوامی ڕێژەی دەنگدان و بە هەندێک لەو ڕاپرسیانەی کە خۆیان کردوانە کۆمپانیەکان نزیک لە خۆیان کردوانە کە ئەو هاوڵاتیانەی بە ملیۆنیانیان کەوتنە ڕێ تا لەژێر دەستی عراق حکمی عراق نەژین ئێستا زۆرینەیان داوایەوەکەن کە کیانی هەرێم نەمێنە لەژێر دەستی حکوومەتی عراقی بژین باشە هەر بەپێی ئەو ڕاپرسیانەی کە کۆمپانیەکان نزیک لە خۆیان کردوان ئەمە یەک دوو ئەمە یعنی ئەساسی یەکەمیان ئێستا لاواز بوو ئەساسی دووەم
نبینی ناوە بەناوە لە هەموو ڕاپۆرتە نێودەوڵەتیەکان باسی گەندەڵی باسی پێشێلکردنی ماف و ئازادیەکانی خەڵک لە باسی پێشێلکردنی دیموکراسیە کرێ لە هەرێمی کوردستان خۆ لە عێراقیش خەڵانی باسێکی هەر هەیە دکتۆر هەیە بەڵام عێراق دەوڵەتە عێراقیش ڕخنەی لەسرە بەڵام عێراق دەوڵەتە کیانێکی سیاسیە ئەم ناکرێ بە هەمان هینەکەی ئەوان بجوڵێن بەڵێ ئەوە لە ڕاستیشە سەرباری هەموو کێشە و کەم و کورتەکانی عێراق سەرباری بوونی گەندەڵی لە عێراق سەرباری پێشێلکردنی ماف و ئازادیەکان لە عێراق بەڵام لە عێراقا مؤسسات هەیە لە عێراقا هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام درراوە لە عێراقا ڕاستە میلیشە هەیە هێزی چەکداری حزبی هەیە بەڵام هێزی دەوڵەتیش هەیە و هێزی دەوڵەتی مسەیترە لە عێراقا ینی ئەو هێزە چەکدارانی دەوڵەتین سەیتەڕی تەواویان هەیە ئێستا ئەوەی کە لای ئێمە هەیە ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە لە عێراقا نییە بۆچی نییە ینی چۆن بەڵێ هێزی پێشمەرگە کردوێتی سوپای عراقی کردوێتی حەشتی شعبی کردوێتی تایبێتە بە هەرێمی کوردستان و هێزە یەکگرتوونی کروکە تۆڵی نیمانە ئەو هێزایە یەکگرتووە نەخێر یەکگرتوون نییە نەخێر یەکگرتوون نییە بۆ بەچی ئەیزانم لە محوەرێکتوانەمە هێزەکانی هەفتەیە لە محوەرێکتوانە بەڵێ بەدڵنیاییەوە هەر دابەشیان کردو و محوەرەکانیان دابش کردبوو و ئەسڵەن چەکیش کە ئاهات چەکەکانیشان دابەشە کرد دەبینی هێزە ئەمە بۆ هێزەکانی هەشتا و بۆ تەنانەت دینیشە بوو یعنی ڕخنە هەبوو کە زۆربەی چەکەکان بۆ هێزەکانی هەشتا ڕوا و هێزەکانی هەفتا کەمتر بووە ڕوا ینی ئەم کێشانەش هەبوو لە هەرێمی کوردستان ئەزانی جیاوازەکەی نێوان عێراق و هەرێمی کوردستان چییە لە عێراقا هیچ هێزێکی سیاسی نەیتوانیەوە کۆنتترۆڵی ئەمنی و چەکداری هیچ پارێزگایەکی عێراق بە بەغدای پایتەختەوە یعنی تیاری سەدری کە هێزی یەکەمی هەموو عێراقا ویستی بەغدا کۆنتترۆل بکات ویستی ناوچەی سەوز کۆنتترۆلکان نەیتوانێت بەڵام لە هەرێمی کوردستان وانە چۆن هەمانە لە هەرێمی کوردستان ئەم دوو هێزە لە ڕێگەی هێزە چەکدار و ئەمنی و هەواڵگریەکانیانەوە کۆنتترۆلی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانیان کردووە و بە تایبەتی پارتی کۆنتترۆلی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان 2 هەفتە پێش ئێستا بەرپرسێکی دیکەی پاڵای پارتی دیموکراتی کوردستان و ینی بەرنامەکەی ئێمە بوو لە شار پرێس ئەو زۆر بە عەلەنی دەیگوت دوو ئیدارەیە تۆ ئەتەوێ ئەمە بڵێ خۆ وازحە یعنی ئێستا ئەوەکە پێیز بەوتر نانە وازحە ئێستا هەر کاتێکێتە ئەزانی چۆنە ئەوان ئەم دیموکراسیان وەکو شتی کە ڕوتوشەیە بۆ پەردەپۆشکردنی ئەوەی کە لە حەقیقەتە هەیە لە هەرێمی کوردستان کە ئێمەمانان هەوڵی ئەوە دین کە ئەم ڕوتوشە لابەرین ئێمەمانان نایشارمەوە من هیچیان خۆم زۆر محاولەیەوە کەم یان ئەو کاتەشی کە لە پەرلەمان بووم زۆر جار یانە بە گوێماوەتوانە کاکە ئاگال لێبێ ئەمە نەخەڵە تابی وا بزانی کە ئەمە شامی شەریفۆ ئێمە بە خوێن هەولێرمان گرتووە دووسێ جاریان بەگوێمە جاری دووەمەزانی چیم پێوتن بۆ ئەوەی جارێکترم لەگەڵا باس نەکەن وتم بە یارمەتی باسێەوە بە خوێن گرتوتانە باس گرتوێتی ئەم جارە ئەم شتانە لای من نەڵێن یان ئەوەتانێ پەرلەمان ئەبێ هەبێ وەکو ئەوەی کە خۆی پێویستە کات هەبێ یان ئەم ڕوتوشە بە کەڵک نایەت ئەبێ ئەم ڕوتوشە لابەرین ڕاستیەکە دەرکرێت یوسف ئازایەتی خۆیت یان نەیزانی هێزێکی زۆر بەهێز لە پشتێتی بۆ یتوانی وا مامەڵە بکات بەدڵنیاییەوە من کاکنەوشوان بە هێزێکی گەورە و گۆڕانی ئەو کاتم بە هێزێکی گەورە ئەبینی لە پشت خۆمەوە کە منەمزانی سەرباری ئەوەی کە ئەشمزانی بەشێکی زۆری هەندێک لەوانی قیادات قەواعیدی گۆڕاننا قیاداتی گۆڕان بە پێچەوانی کاکنەوشوان پیریانە کردەوە لەگەڵەوە نەبوون نەخێر بەدڵنیاییەوە ئەوە دواییش سەلماکە ینی من نامەوێسە بچمەوە تەفاسیلەوە لێگەڕین ینی نامەوە هەندێک برینی کۆن بە تایبەتی هەڵبەمەوە ئەوانە بەڵام لە داهاتووە باسی ئەوواکەین بەس ڕاستە ئەوە وابوو بەس ئەگەر ئەوەش وانە بواە هەموو سەرۆک فراکسیۆنەکانیان زانی هەمویان ئێستش بڕۆکانی ناوپەرلەمان بەڵێ ئێستا جەنابەت ئەگەر مقابلان لەگەڵا بکەی لیان پرسە من یەک دوو جار لەگەڵانە باسم کردووە وتومە ئەگەر مخەیەر بکرێم لە بینی درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم و یان پۆستی سەرۆکی پەرلەمان ئیستیقالە لە پۆستی سەرۆکی پەرلەمانەکەم ئامادە نیم بچمە ژێر باری تەمدیدەوە بۆ ئەو کاتە بە بێدەنگی دەست لە کار نەکێشایەوە لە اختیاراتەکان ئاخر نەمان هێش خۆتەم دیت بڕوە ئاخر نابەس باسی ئێواکانی پێش ئەوەی ئەو هەڵڵایە دروست بێ ینی بۆ ئەو شتت نەکرد ئاخر یان و ئەگەر وام کردایە یعنی وەکو ڕاکردن بوو لە بەرپرسیارەتی من بەرپرسیارەتی خۆمم جێبەجێ کرد یعنی هاتم ئەم پرسەم بە شێوەیەکی قانونی خستە ناو پەرلەمانەوە
دوایی کە پیان وتم وتیان ئەمە بە قانونی حل نابێت دوایی تێکەچێ وتم کێ تێکێدات دوایی ئەو بەرپرسیارەتێکی هەڵەگرێ و فعلەن ئەوەی تێکیدا بەرپرسیارەتێکی هەڵگرت بەرپرسیارەتێکی هەڵگرت ئێستا وازەحە ئێستا من نەبووم کە ڕازی بم بە تەمدید ئەوە دوایی پەرلەمانیان پەخست ئەوەی کە پەرلەمانی پەخست ئەوەی پەرلەمانی داخست بەرپرسیارەتێکی هەڵەگرێ بەرپرسیارەتێکی لە سەرشانی من نەماوە. دکتۆرە ئەمەوەیە سەرنجی تۆ بە دیاریکراوی باسمان کردۆخەکە چۆنە بەڵام هەڵبژاردننی ئەم جارە ئەگەر دوا بخرێ چ نیشانێکی پرسیار ئەکەوێتە سەر هەرێمی کوردستان لە کاتێکا ئێمە زۆر بەڕوونی مووقفی نەتەوەی گرتوەکان و زۆرێک لە وڵاتانی دراوسێ بینین لە بەرامبەر ئەنجام نەدانی ئەم هەڵبژاردنە چۆنە خۆی هەر ئەوەی کە هەڵبژاردن لە 2022 ئەنجام نەدرا نیشانەی پرسیار کەوتە سەر هەرێمی کوردستان و دیموکراسیەکەی لە هەرێمی کوردستان هەیە هەرو کاتە ئەم نیشانەی پرسیارە دروست بووە ئێستا جارێکی تر دواخستنی بە هەمان شێوە ئەو نیشانە پرسیارە قورسرەکاتەوە و دوور نییە بڕیارێکی تر لە دادگای باڵای فدرالی بە دوای خۆیان بێنە دوور نییە یعنی دوور نییە بڕیارێکی تر لە دادگای باڵای یعنی مەسەران هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان بڕاتە بەردەم دادگای باڵای فدرالی بڵێ ئەوە چەندێکە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام نادرێ و ئێمە پێویستمان بۆیە مؤسسە دیموکراسیەکان بخێنەوە سەر یعنی من نازانم ئەو شتە ئەکریانە بەڵام ئەڵێ ئەگەرێکی کراوەیە ئەمە لایەکی بەڵام لە هەمان کاتیشە ئەنجامدانی هەڵبژاردنێکی ڕۆتینی وەکو ئەوەی جاران ئەکرا لە هەرێمی کوردستان هەروە وەکو هێنانەوەکایی شەرعیەت بوو ئەو شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەوەش هێشتا چارەسەری کێشەی هەرێمی کوردستان ناکات ئەوەی کە پێویست دەکات بە بڕوای من ئەوەی کە پێویست دەکات ئێستا بۆ هەرێمی کوردستان بێتەکایەوە حکومێکی ڕاگوزەرە لە دەرەوەی ئەم دەسەڵاتی ئێستایی لە هەرێمی کوردستان هەیە و لە دەرەوەی ئەو شخصیەتانی کە ئێستا حکومی هەرێمی کوردستان بەڵێ لە دەرەوەی ئەم هێزانە و لە دەرەوەی ئەو شخصیەتانی کە ئێستا حکومی هەرێمی کوردستان من زانی خات و خۆنچە ئەمە چارەسەرەکەیە منەزانم واقعیانش قسە بکەین منەزانم ڕەنگە ئەمە بەلای هەندێکە واقعی نەبێ بەلای هەندێکەوە بەلای زۆری نەشەوە دکتۆر ینی پێم بڵێ لەم هەرێمی کوردستانە سادە و ساکارە نادیموکراسیە ینی هەمووشمان زۆرێک لە شتەکانە بینین ینی دەکرێت لە دەرەوەی یەکێتی پارتی ئەمە بکرێ ئەگەرەکە پێم بڵێ چۆن ئەگەر لە دەرەوەی پارتی و یەکێتی ئەوە نەکرێ قوارەی هەرێمی کوردستان لە بەردەم هەڵۆشانەوە ئەبێ ئەگەرێکی کراوە ئەبێ قوارەی هەرێمی کوردستان لە بەردەم هەڵۆشانەوە بێ ئەگەر ئێمە حکومێکی ڕاگوزەر نێنینەکایەوە لە هەرێمی کوردستان کە سەر لە نوێ دامەزراوەکان دروست کاتەوە هێزە چەکدارەکان یەکخا بەبێ ئەوەی کە پارتی و یەکێتی هێزی باڵا دەست من لە هەرێمی کوردستان ئەوە هەرێمی کوردستان بەرەو لە بەریەکە ڕۆشانەوە ئەڕوا من کەم قسانەکەم نا ئەم مەترسیە لەسەر ڕێگای هەرێمی کوردستانە باشە لەسەر ئەو مەترسیە کات تێمە بێگومان تاوێکی بەزێک پرسیارم هەیە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد سەرانی عێراق بە شێوەیەکی گشتی هەموو لایەنە سیاسیەکان ینی تەوەجوهاتی قسەکانیان بۆ یەکێتی و پارتیە خۆنیان لەگەڵ تۆ قسە بکەن پێم ناڵی چۆن باسی ئەو ئەکەی کە لە دەرەوەی ئەم دوو هێزە ینی دەمڕاستی هەرێمی کوردستان ئێستاکێ لە زۆنی زەر پارتی دیموکراتی کوردستانە و لە زۆنی سەوزی یەکێتی نیشتمانی کوردستانە ینی ئێستا ئیتیفاقێکی سیاسی بەڕێگاوەیە هەڵبژاردن ینی ئەو عێراقە فیدراڵی کە تۆزێ لەمە پێش باسمانە کرد یاد ئیمتیدادی ئەم دۆخەنا دەستوریاکە پێم بڵێ ئەمە چۆن ئەم تەرکیبێم چۆن بۆ چاک خۆی ئەمان ئێستا کێشەیەکیان هەیە ڕۆشتون بەرەوەی هێزە سیاسیەکانی عراقیان گرتووە ئەڵێن ئێمە وەزعەکە تێکەچی ئەگەر هەڵبژاردن بکەین نازانم چی لێ دارێم کاتێکا لە زۆر وڵاتەکان ئەگەر هەڵبژاردن نەکرێت دۆخەکە بەڵێ وایە بەدڵنیاییەوە ئەمان ئێستا ڕۆشتون ئەوە یعنی یەک بە یەکی هێزە سیاسیەکان گەڕاونەوە بە هینێکی گەورەی دیبلۆماسیش ینی پێمانە فرۆشتنەوە یعنی هەوڵێکی دیبلۆماسی زۆر جدی لە پێناوپاراستنی قوارەی هەرێمی کوردستان بەڵێ ئەمە ڕۆشتووە واکاو ئەوە یعنی چی بکە باش ئەگەر چوە ڕازیان دواخرا ئەوانیش پیان وتیان خۆی لە دەسەڵاتی خۆتانە ئێوە یعنی ئێوە خۆ ینی ئەوە ئێمە تدەخلی بەس بەڵام بەتاڵی نەخراوتە دەسەڵاتی خۆشیان ینی ئەو قسانی کە محەممەد شیع سوودانیەکە بۆنی ئەوەی لێدێ ڕازیان کردبێتن هەڵبژاردن دوا بکرێ وتوتی هەڵبژاردن بکەن یعنی من پێم وایە کارێکی باش نەکردووە محەممەد شیع سوودانیش کارێکی باشی نەکردووە خۆی خسوەتەن ئەو موقعەوە کە دەستێوەردان لەم مۆزوعە بکە بەڵام سبەی ڕۆژ ئەگەر یعنی هەڵبژاردن دواخرا ئەگەر هەڵبژاردن دواخرا و بڕیارێکی تری بە دوای هات مەسەن محەممەد شیع سوودانی ئەڵێ چی
یعنی توان بەرەوکی محەممەد شیع سوودانی بگرن ئەیکێ ناڵێ چوونیان بۆ بەغدا لە ئەساسا چۆن بە کوردێکی خۆماڵە زەخیری خۆیان نەخستۆ بۆ ئەو بڕیاری کە تۆ شێڵیت ینی ڕەنگە هەوڵ بێ بۆ ئەوە نەکەرەوە هەوڵی قیمیشیان داوە بۆ ئەوە بەس من پێم وایە کە ئاگاد لێ تۆ بەڵێ هیچ لەو دەوڵەتە ئەقلیمانە لەگەڵیان هەوڵیان داوە لەگەڵ دەوڵەتی ئاگەز بەڵام هیچ موقفێکێ لەو دەوڵەتە ئەقلیمیانەوە هێشتا هیچ موقفێک من نازانم من ئاگام لێ نییە هێشتا هیچ موقفێکی سەریح نابێت داگەم لێ آخر وتم هەوڵ هەیە هەوڵیان داوە بەڵام ئەوەی کە وەڵامەکان چۆنە من نازانم بەڕاستی وەڵامەکان چۆنە یعنی هەر ئەوەیشی کە ینی والحاصل لا مێ بچمە تەفاسیلەوە سەردانەکەی وەڵام شتێکی ینی بۆ ئەوی کە تۆ جەنابەت باسی ئەوت کردوت ئەمە خەیاڵ پڵاویە لە 2021 و 22 کێ تەسەووڕی ئەوەیە کرد بۆرین نەوتی هەرێمی کوردستان بگیرێتەوە کێ تەسەووریە کرد خۆیان تەسەووریوانە کرد خۆیان نەخێر خۆیان بەس ڕەنگە دوعای میلەتەکە گیرا بوو باشە 2021 مانگی 3 2021 بە درستی 2021 ئێمە لە دوو چاو پێکەوتن باسی ئەوەمان کردووە کە دادگای باڵای فدرالی دەست بەکار ببێتەوە ئێوە کوکێ بەندە دادگای باڵای فدرالی دەست بەکار ببێتەوە یەکێک لەو مەلەفانەی کە لە بەردەستیایەتی مەلەفی نەوتی هەرێمی کوردستانە لەگەڵ مەلەفێک کە لە دەستەی ناوبژیوانی پاریسە و داوام لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کردووە پێشەوەی دادگای باڵای فدرالی دەست بەکار بێتەوە کە ئەو کاتە لە کار کەوتبوو دادگاکە پێشەوەی ئەو دادگای دەست بەکار بێتەوە بێن لەگەڵ حکوومەتی اتحادیە ڕێککەون ڕێککەوتنێکی متەوازن کەن لە بواری بۆ ئەوەی حکوومەتی اتحادی هەردوو داواکە سەحب بکە بەڵێ ئەیتوانی سەحبیکە ئەو کاتە هەردووکی ئەیتوانی سەحبیکە ئەو قەرارە لە دژی هەرێمی کوردستان دەرناچوو وتمە بەڵام ئەگەر ئەمە نەکەن ئەو قەرارەی لە دادگای باڵای فدرالی و لە دەستەی ناوبژیوانی پاریس دەرەچێ لە ساڵحی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نابێت یعنی جا بەگوێی ئەم خەیاڵ پڵاویانی ئێمە بکەن ڕەنگە باشتر بێ وەک لەوەی کە دوایی بکەونە سەر نەوەقعکەوە باشە دکتۆر پەیوەندیکی زۆر باش ئەبینین لە نێوان سەرۆکی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان و پاریس تا حدێکی زۆر نزیکن لە یەکتریەوە بۆ بڕیارەکە لە وڵاتێکەوە دەرچوو کە هێندە دۆستی هەرێمی کوردستانە ئاخر لەبەرەوەی ئەوان وازانن دەسەڵاتی دادوەری لە وڵاتانی تریش هاوشێوەی ئەوەیە کە لە هەرێمی کوردستان هەیە کە زۆر بە ئاسانی پیان وایە زۆر بە ئاسانی لە هەرێمی کوردستان دەتوانن دەستێوەردان بکەن و پیان وایە کە مادەم ئەمە لە پاریسە ئیتر گوێی خوانی لێ بخەوێنن وەکو ئەمە یعنی ئەتوانن کاوەشتیوانیە لە وڵاتانی تر خۆ ئەسیری کە خات و خۆنچە نەک لە پاریس نەک لە بەخا لە هەر شوێنێک ئەمانە دۆستیەی ئینیان دادوەریان هەبووە لەسەر مەلەفینەوە دۆڕاون لە ئەمریکا دۆڕاون لە لەندەن دۆڕاون باشەوە لە پاریس یعنی جا لەبەر ئەوە ئیشەکانان ئەوەندە خراپ کردووە لە هەر شوێنێک داوا لەسەر هەرێمی کوردستانە کرێ ئەی دۆڕێن باشە ئێمە سەر ئاخر داوا لە محکمە ئیتیحادی و بە تەواتی تەوەرەکەمانە گۆڕینە چینە سەر هەندێک بابەت کە بە شخصی پەیوەندی بە دکتۆر یوسفۆ هەیە یەکێتی نیشتمانی کوردستانیش داوایەکی لە محکمە ئیتیحادی تۆمار کرد لەسەر کورسی کۆتاکان هەرچەنە ئێستا دەگوترێ سەردانەکی سەرۆکی هەرێمی کوردستان ئەو بابەتەشی تیا و ڕوژێنرا و تا چەند ڕاستە نازانین بەڵام ئەوەی هەمومان لە میدیاکانەوەی بینین دەڵێن قسەیەک هەیە بۆی چەند کورسیەک بگەڕێنرێتەوە یعنی تا چەند یاساییە بڕیارێکی محکمەی ئیتیحادی دەستکاری بکرێت من یاسایەکەی بۆ تۆ بەجێڵم بەڵام ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان کردی پێم بڵێ ئەمە چۆن هەڵەسەنگێنی یان ئەمە هەر بە فعلی حەق بوو چەند ساڵێک بوو زوڵم بوو دەکرا لە یەکێتی و حەقەکەی گەڕاندەوە خۆی نەکرد پەیوەندیدار بە یەکێتی پەیوەندیدارە بە کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لە ڕاستیە زۆر گرنگ بوو نوێنەرایەتی پێکاتەکان لە هەرێمی کوردستان بۆ قوڵکردنەوەی زیاتری پێکەوە ژیانی ئاشتیانەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە نێوان پێکاتی جیاوازەکانە بۆ ئەوە بەکاربهێنرایە نەک نوێنەرایەتی پێکاتەکان لە هەرێمی کوردستان بکرێ بە بارمتەی هێزێکی سیاسی دژ بەلایەنەکانی تر بەکاربهێنرێ باڵێ بەدڵنیاییەوە وازح بوو ئەوە و من بە نوێنەرایەتی پێکاتەکان خۆیانم وتووە کاتی کە سەرۆکی پەرلەمان بوو وتومە ئێوە کارێکی زۆر هەڵاکەن کە نوێنەرایەتی پێکاتەکان هەمووی تەسلیمی لایەنێکی سیاسی ئەو داوای یەکێتی لە لێدانی قوڵبوونەوەی ئاشتیانە نییە من پێم وایە نەخێر ئەوە پەیوەندیدارە بە خراپ بەکارهێنانی طبعاً یەکێتی ڕەنگە لە هەوڵی ئەوە بوو بێ کە کورسی پێکاتەکان دابەش کرێت بەسەر
چەند پارێزگایەکە بەسەر بازنەکانی هەڵبژاردن بۆی ڕەنگە ویسبێتیان خۆشیان پشکیان هەبێت لەوە کە من پێم وایە ئاسان هەڵەکە لەوەیە کە پارتی و یەکێتی یعنی تا ئێستا یەکێتی سوودمەندەوە بانە یعنی ڕاستی نەیخێنەوە بەس پارتی بێ ینی هەموو نوێنەرایەتی پێکاتەکان بۆ خۆی قۆڕکە بۆ وان نەکرد کە ئەمە فعلەن نوێنەرایەتی ڕاستەقینی پێکاتەکان بێ و دەستێوەردان نەکەن لە ململانی سیاسەکانی نێوان پارتە سیاسەکانی تری هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە لە قۆناغی ڕابردوو بینمان ئەمە یەک دوو ئەگەر پارتی ڕازی بووایە بە لانی کەمی داخوازی هەموو حزبەکانی ترجگە لە پارتی لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان لەوەی کە یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە و تا ڕادەیەک دادپەروەری تیا بواە ئەو بەدڵنیایی و هێزی سیاسی لە هەرێمی کوردستان ناچار نەبوو بڕاتە بەردەم دادگای باڵای فدرالی بۆ ئەوەی ئەوە بکات بۆیە لە ڕاستیە پارتی ئەتوانم بڵێم لە تاوانباری سەرەکیە لەو پرسە و لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ینی نوێنەرایەتی پێکاتەکان نەماوە ینی لە هەڵبژاردنەکە ئەتوانرێت لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان بە یاسایەکی هەڵبژاردننی تازە نوێنەرایەتی پێکاتەکان بە شێوەیەکی معقول بێنرێتەوە باشە دەوترێ یەکێک لەو ترسە زۆری کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی و ئێستا تاکە حیزبە لە کوردستانە کە دەڵێت هەندێک جار دەڵێن ئێمە داوای دواخستنیمان نەکردووە بەڵام تێبینیمان هەیە تێبینیمان هەیە بۆی چاپ کرێ دەوترێ بڕیارەکەی محکمەی ئیتیحادی ژمارەیەکی زۆر کورسی لە پارتی دیموکراتی کوردستان گرتوتەوە بۆیە کارەکە گەیشتۆتەوەی سەرۆکی هەرێمی کوردستان بنێردرێتە بەغدا و هەڵبژاردنەکە دەشبێت دوا بخرێت چونکە پارتی بەکەم ڕازی نابێ واتە وەک قسەکە بەو جۆرە بێ پێش ئەوەی ئەسڵەن داخلی پرۆسی هەڵبژاردن بێ ئەم وێنایەکی بۆ خۆی دروست کردووە کە دەبێت چەند کورسی بێنێ ئەمە ڕاستە؟ بەدڵنیاییەوە لەوەش ڕاست بێت شینەکە بۆ گۆشتاوەکەیە نەک بۆ گۆشتەکە یعنی ئەگەر شینەکە بۆ نوێنەرایەتی پێکاتەکان بواە ئەوە پێویستی نەکرد لە ناو دەنگدانی تایبەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی پێکاتەکان یەکدا بکرێتەوە و هەندێک خەڵک فەرز بکرێت بەسەر پێکاتەکان بەس چێ دەنگدانی تایبەت دکتۆر یعنی مەسەلەن ئێستا ئاکرێ مەسیحی زۆر تایەتی تورکمانی تایە چۆنەبێ ینی لێەوە دەنگ بدرێ بۆ یەکلاکردنەوەی نوێنەری پێکاتەکان وەل ناو دەنگدانی تایبەتە لە ئەم هێزی زەرەبانی لەوەی ترە ئەم نوێنەرایەتی پێکات بەش وەکو ئەوەی پێنجون دووسێ خێزانی کریستیان چ بێتن لێ دانیشت بێتن ئێوە چوزانن دووسێ خێزان معادلەکە یەکلا کاتەوە خێر وازەحە شتەکە لە هەرێمی کوردستان وازەحە جا لەبەرەوە مۆزوعەکە من پێم وایە زۆر ئاڵۆزترە تەنانەت لە مەسەلەی کورسی مەسەلەکە پەیوەندیدارە بە ناوخۆی ڕەنگە ینی ناوخۆی ناوخۆی پارتی و کێ کاندیدی داهاتووی سەرۆکی حکوومەتە بێ ئایا پارتی ئەو زۆرینەی ئەبێ ئەوێستی پارتی لە ناوخۆیانە جارە ڕێگنین بۆی پرۆسەکە دواخن من پێم وایە بەشێکی ڕەنگە پەیوەندی بە ململانیەکانی ناوخۆی پارتیشەوە هەیە باشە پرارەکانی دادگای فیدراڵی بەجێڵین باز لە هەرێمی کوردستانەکەین وەکو ئێستش لە قسەکانی بەڕێستا ئاماژەی پێدرا کە پێویستە هێزێک لە دەرەوەی ئەم دوو هێزە دروست ببێ دکتۆر یوسف لە ماوەی ڕابردووە وا چاوەڕوانەکرا وەک یەکێک لە دەنگە ناڕازیەکانی هەرێمی کوردستان وە گەنجێکی ئازا بوێر خاوەن ئەزمون خۆی لەگەڵ چەند هاوپیشەیەکی یاخود چەند هاوڕەیەکی بەرەیەکی فراوان دروست بکەن دژ بە یەکێتی و پارتی وەگەوەی ئێستا باسەکرا بەڵام لە دوا ساتەکانی دروستبوونی ئەو بەرەیە دکتۆر یوسف کشایەوە یاخۆ دەتوانین بڵین وەک پێویست نەبینرا تۆزێکم بۆ باسکە بۆچی ئەم بەرێ بۆ دروست نەبوو و بۆ دکتۆر یوسفیشی تیانەمە لە ڕاستیە دروست ینی هەوڵدان بۆ دروستکردنی ئەو بەرێ زۆر کۆنە بەڵێ یعنی ئەگەڕێتەوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 2010 ئەو کاتە هەوڵی دروستکردنی ئەم بەرەیەماندا بەڵام نیوەناچڵ دروست بوو تەنها بۆ کەرکووک لیستی نیشتیمان دروست بوو کە لە پێکات بوو لە گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی ئەو کاتە بە سەرۆکایەتی دکتۆر بەرهەم و نەتوانرا لە هەرێمە لە بازنەکانی هەرێمە ئەوە بکرێ و دوای ئەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دیسانەوە 2010 ئەو هەوڵە درا دیسانەوە سەرکەوتون نەبوو لە ئێمە لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوپەیمانی هێوامان دروست کرد کە تەجسیدی ئەو بەرەیە بوو تەجسیدی ئەو هینە بوو طبعاً پرۆژەکەشی یەکەم جار برای بەڕێزم کاک مەحموود و بەندە
نووسیمان پلتفۆرمی هاوپەیمانی نیشتیمانی هەمووان ڕەنگە ئەو پرۆژیان بینی بەڵێ کاک محمود ڕەزا بەڵێ لەگەڵ هەموو برادرانی تریش لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوتینەوە گفتوگۆ بەیەکەوە جاری وا هەبوو مەسەلەن مامۆستا ئەحمەد هینیە کرد دەست پێشخەریە کرد جاری وا بوو برادرانی یەکگرتو وەلحاسە دروستمان کرد هاوپەیمانی هێوا دروست بوو بەڵام بەداخەوە دیسانەوە خلافی نێوان حزب سیاسەکان وای کرد کە ئەوە نەبێ بە ینی هینێک هاوپەیمانیکی هەڵبژاردن بۆ هەڵبژاردن هەر خلافی بەرەکەی خۆتە ئەوان پەیوەندی بە خلافی نێوان ئەو حزبانەوە بوو کە دیسانەوە ناچمە تەفاسیلی و دیسانەوە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی 2021 خەوڵی ئەوەماندا ئەم بەرەیە دروست ببێتەوە بەرەیەکی بەرفراوانی لەو شێوەیە دروست بێتەوە کە دیسانەوە ینی ڕێگری لە بەردەمیان زۆر بوو کە ئەوە نەبوو بیرمان لەوە کردەوە هێزێکی سیاسی تۆکمە بێتەکایەوە لەم قۆناغەیە و ینی بۆی بزانین ئەگەر داهاتووە بەرەکە دروست بوو هەر دیسانەوە دروست ببێتەوە ئەو هێزە سیاسیەش زۆر هەوڵ درا و کەشتێکی تۆکمەی دوورمەودایی این مستەقبەلی دروست ببێت و ئەوانە بەڵام هەستم کرد کە هێشتا بەباشی نەکوڵاوەوە ینی ڕەنگە کێشە بێتەکایەوە بۆیە ینی زۆر بە سانایی لی هاتمە دواوە ئەو برادرانی تر زیمامی ئیشەکان لە ئەستۆ گرت و خۆتەزانی هێزی سیاسی تازە لە هەرێمی کوردستان هاتەکایەوە یعنی ئەوە پەیوەندی بۆ هەبوو کە من هەندێک بیڕای تایبەت بەخۆم هەیە پێم وایە پێویستە بەرجەستە نەکرابوو لەو بەرەیە یعنی وام هەست کرد کە ماوێتی بۆیە باشە دکتۆر باسی 2010 کەی تا ئێستا کە 2024 یعنی ئێمە لە 2010 و 19 و 20 و 23 هەرێمی کوردستان نەتوانێت بە کۆمەڵە گەنج بەرێکی وا دروست بکە ئەمە تا چەند دژی ئەو قسەی خۆتە کە دەڵێ هەر زەڕورەتەوە دەبێت دروست بکرێ ئەو تا لە دەروی یەکێتی پارتی کەس ناتوانێت ینی هێزێکی وەکو بزوتنەوەی گۆڕانیش نەیتوانین دەبێ بڵین گۆڕانی ئەو کاتەوە ئێستا پێم ناڵێ ئەم بەرەیە کەی دروستە بێ کی ئەتوانێت دروستی بکە لە ڕاستی ینی ئەمە لە زۆر شوێنی تریش هەر ئەم زەحمەتی و قورسیە هەیە یعنی جاری وایە لەناو عیلەیە کە پێکەوە گونجان دروست نابێ باوک لەگەڵ کوڕا کێشەیە ینی با زۆر نەچینە تەفاسی لێم شتانەوە و لە هەرێمی کوردستانە ئەو پارچەیە ئەوەندە گەورەیە ینی پێکەوەلکاندنی پاشەکان زۆر بەیەکەوە زەحمەتە نەزانم من ئێستاش هەڵامەوە زەڕورەتە بەڵام ئەزانم زەحمەتی زۆریشی هەیە و ینی لە ماوەی ڕابردوو کاری پێکەوەی زۆرمان ئەنجامداوە هەر لە سەردەمی ئۆپۆزیسیۆنەوە ینی لە 2009 کارمان بۆ ئەوە کرد کە ئۆپۆزیسیۆن یەک و یەکگرتوو بێ و لە هەندێک قۆناغە سەرکەوتوو بووین لە هەندێک قۆناغا ڕەنگە بە وەکو پێویست سەرکەوتوو نەبین بۆیە ئەبێ واقعی بین ئەمە وەزعەکە وایە هەر بێ هەوڵی لە پێناوە بین تا چەند ئەو بەرەی ئەبینی کە سەرکەوتووە بێ جگەلەوەی کە هەندێک لە بیرۆڕات تایبەتەکانی تۆشیتیانە بووە من هیوای سەرکەوتنیان بۆ خوازم من نازانم ینی ئێستا ینی نامەوێ پێشوەخت هیچ قەزاوەتێک لەم بۆڵام ئەزمونتان هەیە لەگەڵ کاری سیاسیەوە توانن بەشیەوە بڕیار بدەن بەسەر هێزێکە سە بۆ نمونەیە یەکێتی پارتی زۆر بە سەراحەت دەڵێ ئەم هەنگاوانە دەیان بە بەرەو ئەم مەترسیانە ئەم بەرەی کە تۆ ماوەیەکی دوور و درێژیش لەگەڵ یان نبوویت و هاتووی دەرێ دەتوانن ببنە بەدیلی یەکێتی و پارتی ئەزانی جیاوازی لە پارتی و یەکێتی لەگەڵ هێزێکی سیاسی کە تازە دروستە بێ ئەوە یەکێتی و پارتی تاقیکراونەتەوە و ئەزانی ئەکتەکانیان چۆنە بەڵام هێزێکی سیاسی تازە گوناح هەر لە ئێستاوە یەکسەر تۆ بڕێ قەزاوەتی لەسەر بکەی من وەکو باسم کرد چیش پێویست کات بە ئێمە بۆ هاوکاریکردن لەوەی کە هێزی لەم شێوەیە سەرکەوتوو بێ ئەوە بەدڵنیایەوە درێخ ناکەین بەڵام دژێک نییە ینی لەگەڵ بیرۆڕاکانتان ناگونجێ بەڵام لە هەمان کاتە ئامادە پێ پیشگیریان ڕەنگە ینی نتوانم ئینڤۆڵڤ بم لە بەڵام خۆ پشتیوانیکردن و ینی ئەوەی کە ینی هەوڵ بدەین ئەوە پشتگیری بکرێ ڕێنوێنی بکرێەوە ڕەنگەوە ناوەستێ لەوەی کە خۆتیانە باشە جگە لەو بەرەی کە تۆ جەنابتان لە دو ساتەکانە لی هاتنە دەرەوە چەند پارتێکی تازەی تری سیاسی بۆم هەڵبژاردنە لەدایک بۆ ئەوانش خەریکی کاری سیاسین کە ڕەنگە نەکرا کە ڕەنگە نەکرێ بەڵام هەڵبژارنەکە هەر دەبێ بکرێ ینی خۆشی بێ و ترشی بێ دەکرێ مانگی شەژ نان دەدەنا ینی ساڵی داهاتوو ئەم هێزە سیاسیانش بۆ هیوایەن کە هەندێکیان کەسایەتی زۆر دیاریان تایە کە سەرۆکایەتی پارتەکاکە کامەیان نزیکە لە دکتۆر یوسفۆ کە ڕەنگە لە داهاتوە کاری لەگەڵ بکە ئەجارێ ئەبێت بزانکەی هەڵبژاردن نەکرێ و بەرنامەی هەڵبژاردننی ئەم هێزە سیاسیانە چییە و ئەو کاتە توانین بڕیار بین کە لە چۆ نزیکین لە چۆ نزیکنین داوات لەکراوە زۆر ینی هەندێک داواکراوە ینی لە زۆر لەم هێزانەوە داواکراوە بەڵام جارە بابزانین
دۆخەکە چی ئای بڕیاری کۆتایی نەیەوە نەخێر تەنها جارێ سەیرەکەی بەڵێ باشە بۆ ئەم هەڵبژاردنەی کە نازانین دەکرێت یان ناکرێ بەڵام لەوەی ساڵانی ڕابردووە ئەگەر بوترێ ڕێژەی بەشداریکردن زۆر کەم بووە ئەگەر ئەم جارە بە پێچوانەوە ڕوو بدە وەک ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا یەکێتی نیشتمانی کوردستان ینی مفاجئە بوو ئەو نەتیجەی کە هێنای مفاجئەیە بۆ یەکێتینە هەڵبەت مەبەستەکەمان لەوایە کە مفاجئەیە بۆەوەی کە ئەو ڕێژە زۆرە بەشداری بکە ئەگەر یەکێتی و پارتی ئەم جارە لە ئاستێکی چاوەڕوان نەکراوە دەنگ بهێنن دەبێت چی بگوترێ دوای ئەوە من پێم وایە ئەوە مفاجئە نییە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە بمێنێتەوە هەر ڕەنگە یەکێتی و پارتی زۆرینە بەدەستیانن لەبەر چێرەبری ئەوان پارەکە لە لای ئەوانە لەبەرەوەی کە ئەوانە دەڕووی پارەکەش لای ئەوان نیە موچەکەش لە لای ئەوانەوە نا هەر تەنها ئەوە نییە ینی ئەوان ڕەنگە ینی کۆنتترۆڵی بەشی زۆری مفاسیلی ژیانی سیاسیان کردووە لە هەرێمی کوردستان وە ڕەنگە هێشتا خەڵک ئومێدێکی ئەوتۆی بۆ پرۆسی هەڵبژاردن بۆ دروست نەبووەتەوە بۆیە بەشی زۆری خەڵک دوور نییە دیسانەوە بایکۆت بکەن کە من هیوادارم بایکۆت نەکەن و من بەردەوام لەگەڵ بەشداریکردنم لە هەڵبژاردن بەڵام ینی ڕێگایەکی خراپە کە هاوڵاتیان لە داخی ئەو هەموو زوڵم و زۆرەی لیانەکرێ بایکۆتی بەڵێ بەدڵنیاییەوە ینی ڕاستە هەڵبژاردن مافە ئەرک نییە بەڵام لە هەمان کاتیشار لە هەندێک جارە بێ بە ئەرکێک ینی کە تۆ مافێکت هەیەتوانی ئەرکێکی پێجێبەجێ بەڵێ ئەتوانی ئەرکێکی پێجێبەجێکەی و تۆ مادەم ناڕازی خیاراتی جیاواز لە هەڵبژاردنە هەبێت خیاراتە هاوڵاتیەکی ئاسایی ئەبێت دەچێت دەنگ دەدا یاخود لە دوای پراکت ینی با بڵێن دیراسەکردنی یەکێک لە بەرنامەی لایەنە سیاسەکانەوە کێزێکی سیاسی دەرەکەوێت وەکو باسم کرد ماوەتەوە لەسەرەوەی کەی هەڵبژاردن نەکرێەوە چۆن هەڵبژاردن ئەنجامەدرێت چونکە هێشتا دراسەکان کراوە بەڵام سەکەتە ئەبیندە دراسیشت کردووە بەڵام ئەچکە دراسی خیاراتی تریش کراوە تەنها خیاراتانە نین شتی زۆرتری لە دوایە باشە هەرێمی کوردستان ئێستا لە دۆخێکی زۆر جیاوازایە ینی هەندێک لە موچەخۆران و مامۆستایانیش زۆر خۆشحاڵ بوون بەم بڕیارانەی کە چەند مانگێکە کە چەند ساڵێکە لێ ڕانە هاتوون موچە بە دوای یەکتریا وەرەگرن حەزەکەم جارێ پێشەمو شتێک پێم بڵێ ئەم دۆخەی هەرێمی کوردستان لە موچە وەرگرتنە وەک خۆی ئەمێنێتەوە ینی مانگانە هاوڵاتیان موچە وەرەگرن دوای ئێوە دێمە سەر ئەوەی کەم چۆن ئەمە گوزەرە ڕوویدا لە ڕاستیە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی سەبارەت بە بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم پرسی خصوص سەر ڕێگای چارەسەرکردن بەڵام هێشتا بە تەواوەتی چارەسەر نەبووە ترسماوە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندیدار بە هەژماری من و ئەوەی کە ناویان ناوە هەژماری من و ینی تەوتین و ینی دژوەستانەوەی ئەمە لەگەڵ قرارەکەی دادگای باڵای فدرالی چکە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی وازح بڕیاریدا کە لە ڕێگەی سێبانکە دیاریکراوەکەی حکوومەتی فدراڵەوە موچە بنێردرێ ینی دەگوترێ شتێکی وا هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بە ڕسمی ئەعلانیان نەکردووە قسەیەکەیە کە ئەگەر ئەمە بکرێتەوە ڕەد و بەدەلێک هەندێک لەوە چارەسەر دوورەخاتەوە باڵێ بەدڵنیاییەوە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن زەرەرەکا لەو بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان زەرەر ناکات ئەگەر ئێمە سوڵتەیەکی نیشتیمانیمان هەبێت زەرەر ناکاتەوە ینی تۆ چ زەرەرێکەکەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کۆڵە بێتەوە و حکوومەتی اتحادیە ملزەمە بێت کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکات و ئەو کاتە نیوەی داهاتە ناوخۆیەکانیش بۆمێنێتەوە ئەتوانی بەکاری بێنی بۆ پرسی خزمەتگوزاریەکان و بوژانەوەی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان من پێم وایە ئەگەر ئێمە سوڵتەیەکی نیشتیمانیمان هەبێ زۆر ینی دەستهێم کات ینی پێشوازی لەوە بکات کە زوو بە زوو ئەو هەنگاوانە ئەنجام بدرێ بۆی تۆزە بارودۆخی ژیانی خەڵکیش باشتر بێتەوە نەکەر ئەوە ئەسڵان هاتنی و پارەیە بە بەردەوامی لە عێراقەوە جارێکی تر ڕەوڕەوەی ئابووری لە هەرێمی کوردستان ئەخاتەوە سەر ڕێچکەی خۆی چکە ئەسڵان ئێمە ئێستا بەداخەوە ئینتاجێکی ئەوتۆمان نییە هەموو ئەوەی کە لە ئابووری ئێمە هەیە ئەو موچەیە کە لە بازاری شەڕەدوو بەدەلەکە بۆ نایاڵن تۆزە خەڵک بە ئاسوودەیی ژیانی خۆی بەسەر بەرێ ینی ئەبوو پێشوازی لێ بکەن ئەوە کەواتە خسوێتە سەر ڕەوڕەوەی چارەسەربوونی ئەو کێشەی هەژماری من و ئەوە چارەسەر بێ ئەوە تا ڕادەیەکی زۆر ئەوە ئەتوانین بڵێن لە خەم ڕەخساوە دۆخی هەرێمی کوردستان ئێستا کە لە بەردەم پرۆسەیەکەین کە خۆی بۆ خۆی زۆر شەرعیە و مافی هەموو تاکیەکە کە دەبێ هەڵبژاردن بکرێ و کە نازانین دەکرێیانە یەکێتی و پارتی بەو جۆرن هەندێک جارێکێتی زۆر بێت دەنگ و متە هەندێک لە دۆسەکانیشی جوڵانەوە پارتی دیموکراتی کوردستان خەریکی جموجۆڵەکانێتی بۆ ئاراستەی هەڵبژاردن دوام بخە لەم بەری شۆسەیرەکەی
هێزێکی وەکو گۆڕانمان هەیە کە بۆ جۆرێ ئیسلامیەکانیش هێندەی پێویست نییە کە خەڵک بتوانێت هەمووی ڕووی تێ بکە کەواتە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە دۆخی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم هەموو پارتە سیاسی کە هەمانە و دۆخەکانی شیان وایە یەکێتی و پارتی ئەتوانین بڵین هێشتا هەر باڵا دەستن دەبێت چی بگوزارێت دکتۆر یوسف چی دەبینێ بۆ داهاتوو لە ڕاستیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستان هەیە بە بنبەست گەیشتووە بە بنبەست گەیشتووە و ئیتر ئامان ناتوانرێت درێژە بکێشێ و ئەگەر درێژە بکێشێت تا دێ هەرێمی کوردستان لاواز دەکات و یعنی بەرەو دوور نییە چارەنووسی تریش بێت لە سەرەتای بەرنامەکانیش باسمان لە سەرەتای بەرنامەکەش باسمان کرد دابەشبوونی تەواوەتی زیاتری هەرێمی کوردستان بۆ دوو زۆن یان ئەسان لەبەر یەکەڵەوشانەوەی ئەو شێوازە لە حکومڕانی لە بەردەرگای هەرێمی کوردستانە بۆیە بەڵێ بۆیە ئەگەر بە شێوەیەکی تر بیری لێ نەکرێتەوە کە من پێم وایە کە پێویستەکات ئەو بە شێوەی ترە وا بێت کە سەر لەبەری ئەم پرۆسە سیاسی لە هەرێمی کوردستانە گۆڕانکاری تیا بەسەربێنێ ئەگەر وا بیری لە نەکرێتەوە بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان بەم شێواسی ئێستای بەردەوام نابێت. دکتۆر یوسف کۆتا ڕستە کە تا ئێستا نەیتوێت لە میانی ئەم چاپێکەوتنی شارپرێسە بتێ شتێک بە بینەرانی بڵێ چیەڵێ وەکو کۆتا قسە لە ڕاستیە قسەیەک کە من بەردەوام جەختی لەسەرەکەمەوە ئەوەیە کە نابێت کۆڵ بین لە ململانێکردن لە پێناوی هێنانەکایی ڕۆژگارێکی باشتر بە دڵنیاییەوە سەردەمی ڕەشمان بینیوە لە ژیانی خۆمانە لە ڕابردوو لە ماوەی کەمی ڕابردوو ژیانی مەسەنە لە سەردەمی ئەمفالەوە بیگرە کە سەردەمێکی ئێجگار تاریک بوو وەک لە سەردەمی چەند ساڵی ڕابردووش کە ئێستا سێری ئێستا هاوڵاتی هەرێمی کوردستانە بینی یعنی لەو سەرەوە ڕووناکیەک ئەبینێ بۆیە شەڕی ینی ململانێکردن لە پێناوی هێنانەکایی ڕۆژگارێکی باشتر شەڕی هەموو ژیانە پێویستەکات لەی ماندوو نەبین و ئەگەر ئیرادەمان هەبێت دەتوانین ئەو ڕۆژگارە باشترە تەشتیت بکەین. دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پێشووتی پەرلەمانی کوردستان و بەڕێوەری دامەزراوەی ماس زۆر سپاس بۆ ئەم دیمانەیە. زۆر سپاس بۆ ئێوەش. لە شارپرێسەوە چاپێکوتنی ئەم جارش کۆتایی هات تا هەفتەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم. دکتۆر یوسف چۆن ئەو بڕیارانە دەبینێت چۆنیان هەڵەسەنگێنێ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەخواستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە هەر کاتێویستیان هەڵبژاردن بکەن هەر کاتێویستیان دوای بخەن بەڵگەت پێ بەڵێ کاکنەوت شیروان کە داوای لە بەردەم دادگای باڵای فدرالی تۆمار کرد دواخستنی هەڵبژاردن مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستان دروستەکە وەک ئەوەی ئەوان کە ترسیان هەیە و بە تایبەتی پارتی کۆنتترۆلی هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی کرد ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان کە من لە سەرۆکاتی پەرلەمان بووم دژی تەمدید بوو و ئامادە بووم هەموو باجێک بم. سەرانی عێراق بە شێوەیەکی گشتی هەموو لایەنە سیاسیەکان ینی تەوەجوهاتی قسەکانیان بۆ یەکێتی و پارتیە خۆنیان لەگەڵ تۆ قسە بکەن قیاداتی گۆڕان بە پێچەوانی کاکنەوت شیروان پیریانە کردەوە. ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان کردی پێم بڵێ ئەمە چۆن هەڵەسەنگێنی یان ئەمە هەر بە فعلی حەق بوو چەند ساڵێک بوو زوڵم بوو دەکرا لە یەکێتی و گەر قسە بکەی پێویستەکات باڵگەت پێ بێت